سڵاوتان لەبێ خوێندکارە ئەزیزەکانی قۆناغی چوار و دایکان و باوکانی بەڕێز، هیوام وایە تەندروستی هەموو لایەکتان زۆر باش بێت و سەلامەت بن و بە دوور بن لە هەموو نەخۆشیێک لەم بارودۆخەیە. پێم خۆش بوو ئەمڕۆ پێش ئەوەی دەست بکەین بە خوێندنی وانەیەکی نوێ چەند تێبینیەکم هەبوو. پێم خۆش بوو لەڕێ ئەم ڤیدیۆیەوە ئێوە ئاگادار بن و هەروەها سوپرایزێکی تایبەت و ناوازەشم هەیە بۆ چەند خوێندکارێکی ئازیز کە بەڕاستی خوێندکاری نمونەیین و شایانی سوپرایزی زۆر جوان و خەڵاتی زۆر جوانن. ئەو خوێندکارانەش لامۆ مەریوان، یەشار محەممەد، کیندا عەلی، ئاسا بەختیار، تیا باسان، تینا کۆچەر. کە پێم خۆشە ڕوونی بکەمەوە بۆچی ئەم خوێندکارانە خەڵات ئەکرێن. ئینشاءالله کە خوێندنگە کرایەوە گرنگ نییە کاتەکەی کێ و کەی دەبێت کە ئینشاءالله بێتر ئاشنا بنەوە من ئەم چەند خوێندکارانە. هۆکارەکەی ئەوەیە کە ئەم چەند خوێندکارە بەڕاستی لەو ماوەیە کە ئێمە بڕیانماندا و خوێندنگەی مارگرێت لە ڕێگەی ڕیکۆردەوەوانە بە خوێندکارەکانتان بڵین بەهۆی ئەوەی کە ئەم بارودۆخە تێکەوتون و ناتوانین لە خوێندنگەوانەکان بخوێنین. بەڕاستی ئەم چەند خوێندکارە ڕۆژانە لەگەڵ ڤیدیۆکانی منە، من باسی وانەی ئینگلیش ئەکەم و وانەی ئینگلیش قسە ئەکەم وەکو مامۆسای وانەی ئینگلیش قسە ئەکەم نەک بەناوی مامۆساکانەوە، چونکە ڕەنگە خوێندکاری تر هەبن لە بابەتەکانی ترا زۆر چست و چالاکتر بن، لەبەر ئەوە تایبەت بە ئینگلیش قسە ئەکەم. ئەم چەند خوێندکارە بەڕاستی نمونەیین لەبەر ئەوەی لە سەرەتای ئەوەی کە ڤیدیۆکانمان ئێمە لە ئەکاونتی فەرمی مارگرێت و لە چەناڵی یوتیوبی مارگرێت لەوێ ئەپلۆد کردووە و شیر کردووە. بەڕاستی ئەم خوێندکارانە ڕۆژانە لەگەڵ بابەتەکانە ئەڕۆن. دوای ماوەیەکی زۆر کورت لەوەی کە ڤیدیۆکە ئەبینن هۆمۆرکەکانە باشی و بەڕێکوپێکی جێبەجێیەکەن و بەردەوام من بەپێی توانای خۆم توانیومە ئەو ڕسمانی کە ئێوە لە کۆمنت شەیری ئەکەن و بۆی ئەو هۆمۆرکانە من چێکی بکەم بەپێی توانای خۆم. خۆشبەختانە زۆرینەی زۆری ڕۆژانە من لەگەڵیانە ئەڕۆم و چێکی ئەکەم و تەنانە ئەگەر غەڵەتێکیش هەبێ بۆیان ڕاست ئەکەمەوە. بەڵام ئەم چەند خوێندکارە لە کاتی ئەوەی کە هەڵەکانیان بۆ ڕاست ئەکەمەوە بەڕاستی دوای ئەوە چەند کاتێکی کەم ئەبات یەکسەر وێنێکی تازە بۆ من ئەنێرنەوە کە گوای ئەوە تا هەڵەکانیان چاکردێتەوە فعلەن لەگەڵمان هەڵەکانیان چا ئەکەنەوە. واتە ئەمانە هیچ کات ڤیدیۆکانیان پشتگوێ نەخستووە، هیچ کاروانەکانیان پشتگوێ نەخستووە. بۆیە من دەستخۆشی تایبەتیم سەرەتا بۆ دایک و باوک و خێزانەکانیان هەیە ئینجا خۆیان. لەبەرەوەی لەم بارودۆخەی ئێستەیە بەڕاستی بەرپرسی یەکەم دایک و باوکانە. هەمانەزانین خوێندکارانی پۆلی چوار هێشتا لە قۆناغێکی وانین کە بتوان ئەکاونتی تایبەتی خۆیان هەبێ، واتە فەیسبووکی خۆیان هەبێ، بەڵام دوجار ئەتوانن لە ڕێگەی فەیسبووکی دایک و باوکیانەوە وانەکان ببین و ڤیدیۆکان ببینن. بۆیە ئەگەر توی دایک و باوکی ئەزیز جەخت لەسەر ئەوە نەکەیتەوە کە منداڵەکەت بێنی دانیشێنتەنیش خۆتەوە لە ڕێگەی موبایلەکەتەوە بێ، لە ڕێگەی کۆمپیوتەرەکەتەوە بێ، بتوانی لە ڕێ ئەکاونتەکەی خۆتەوە ڤیدیۆکە پێ پیشان بێ، لەوانەیە خۆی ئەو هێشتا لەو تەمەنیان نەبێ هەست بەو پرسیارەتێ بکە کە ئەمە خوێندنە و دوجار ئەمە سوود بەخۆی ئەگەێنێ و ئەمە ئەرکێکی سەرشانێکی و ڕۆژانەیەتی و مەفروزە جێبەجێ بکە. لەبەرەوە ئەگەر تۆ یارمەتی دەرنەبی دڵنیام لەوەی کە منداڵەکە تا ڕادەیەک خەمساردا وەکوی وتم هێشتا لە تەمەنێکی وانی کە بتوانێت بە تەواوەتی ڕاستی و خراپی خۆی لێرتر جیا بکاتەوە. بۆیە سوپاسی دایک و باوکیانەکەم ئینجا خۆیان و ئەم چەند خوێندکارە بەڕاستی لە خوێندنگەش نمونەی بوون. پێم خۆش ئاماژە بۆش بم ئەمە لە خوێندنگەش خوێندکاری سەلار بوون، خوێندکاری چالاک بوون، ڕۆژانە لەگەڵ مامۆستاکانان ڕۆشتون. ئەتوانم بڵم لە هەموو وانەکانی شاتەنانەت لەگەڵ مامۆستاکانان ڕۆشتون، بەردەوام گۆڕایەڵ بوون، مامۆستا چیان پێوت بێ جێبەجێیان کردووە. بۆیە جێگەی دەستخۆشین. هیوادارم ببن بە نمونە بۆ سەرجەم خوێندکارەکانی تر. وە شتێکی تر دایک و باوکانی بەڕێز پێم بم هەندێک لە دایک و باوک داخەوە ئێمە چەند ڤیدیۆیەک شیر ئەەکەین ئینجا ئەو ئەچێ هۆمۆرکی چوار ڤیدیۆ لەوە پێش هەمی بێکۆ کۆلەکتەکەمی بێکۆ کات و لە یەک ڤیدیۆ بەمنی دانێ. بەڕاستی ئەمە بەداخەوە پێم ناخۆشە کە ئەمە ئەبینم. ئەمە مانای ئەوەیە کە متابعی ڕۆژانە نییە، مانای ئەوەیە کە ڤیدیۆکان ڕۆژ بە ڕۆژ سیر ناکرێ، مانای ئەوەیە کە گرنگ نییە مناڵەکە تا چەند فێرە بێ، گرنگەوەی شتەکانی لێ کاتا مامۆستاکە ببینێت و تاوە. بەڵام ئەوە لای من بەڕاستی جێگەی داخە لەبەرەوەی ئەبووە ئەم چەند خوێندکارە ڕۆژانە چەند بۆ نمونە من ئەگەر پەیجێکی بەمێ تەنها وێنەی ئەو پەیجەم لە ڤیدیۆکەیە بۆ دابنێ، نەک وانەی چوار هەفتە لەمەوە پێشم بۆ دابنێ. بەڕاستی بۆ سوپاستان ئەکەم ئەگەر بتوانن لە دوای بینینی ئەم ڤیدیۆیەوە ئێوە ئەو هۆمۆرکانی کە ئێم بە خوێندکارەکانتان تەنها وێنەی ئەوە لە ڤیدیۆکانە دابنێن، نەک چوارەوانە پێنجوانە پێشتر یاخود دووانە بەسەر مناڵەکەتاناتی ئەپەڕە نایبینێ و وانەی پێنجەم دوانێت لەوانەکەی تر ئاسانتر بوو بێ، کام
هۆموەرکی کە ئەزانن زۆر ئاسان و بەسیتە و مناڵەکە ئەزانن بە ڕاستی کردوتی ئەو بۆ من دەئەندرێ بەداخەوە بۆی پێم گرنگ نییە مناڵەکەی تۆ هۆموەرکەکەی ڕاست کردووە یاخود هەڵە من ئیشی من چیە لێرە ئەگەر نەتوانم هەڵەکەی بۆ چاپ بکەمەوە و فێریکەم بڵێم ئەمە هەڵەکەی تۆیە باوکی من ڕاستی بکەرەوە بۆی پێم خۆشە ئەو چەند هۆموەرکەی کە ئەدرێ بە خوێندکارەکان وەکو خۆی لە کۆمنتی ئەو ڤیددیۆیە بۆ من دابدرێن نەک لە کۆمنتی ڤیددیۆیەک تر یاخود وەکو پێشتر وتم وانەی 5 ڕۆژ لەوە پێشم بۆ دابدرێ بۆ سوپاسانەکەم دەستخۆشیێکی دووبارەم بۆ ئەم خوێندکار ئازیزانە و دایک و باوکانی بەڕێزیانە بەڕێوەکو وتم سەرەتا دایک و باوکیان بەرپرسی ئەم سەرکەوتنی ئەم چەند خوێندکارن ئینجا دوجار خوێندکارەکان خۆیان هیوادارم ئێوەش بتوانن منداڵەکانتان بگەنە ئاستێک کە وەک ئەم چەند خوێندکارە نمونەیی بن بتوانن باشیوانەکانیان جێبەجێ بکەن چونکە دایک و باوکانی بەڕێز بەهۆی ئەم بارودۆخی کێسە تێکەوتوین بەداخەوە هەرچەندە کە بارودۆخێکی سروشتی و دەسەڵات هیچ کەسێکی تێدا نیە داواکانی لە خۆی گەورە زوو ئەم بارودۆخە تێپەڕۆ هەمومان بچینەوە سەر ژیانی ئاسایی خۆمان بەڵام لێرەیە بەداخەوە پێم ناخۆشە کە ئەمە ئەڵم بەڵام ئەمە ڕاستیە کە زەرمەندی یەکەم قوتابیەکەی تۆیە تکە دایک و باوکی بەڕێز زەرمەندی یەکەم قوتابیەکەی تۆیە لە چ کاتێکە ئەگەر بە باشی وانەکانی نەخوێنێت ئەگەر نەتوانێت لە ڕێگەی ڤیددیۆکانەوە وانەکان فێر ببێت چونکە من ئەوەی توانی ومە لە توانەما بۆ لە ڕێگەی ڤیددیۆکانەوە بە شێوازێکی زۆر باشوانەکان بە خوێندکارەکان گەیاندووە ئەگەر مەبەستیان بوو بێ سێری بکەن و بیبینن بۆیە ئەگەر تۆ یارمەتی دەر نەبی ئەگەر تۆ دەستی منداڵەکەت نەگری بۆی فێر بێ دڵنیا بە زەرمەندی یەکەم منداڵەکەی تۆ بێ وە سوپاسدانەکەم هیوادارم هەموو زۆرنی دایک و باوکەم بتوان ئەم ڤیددیۆ ببینن بۆی ئەم چەند تێبینی کە هەم بوو بتوانن جێبەجێ بکەن دوجار وەکو وتم بۆ سەرکەوتنی خوێندکارەکانی ئێوە و لە مەسلحەتی خوێندکارەکانی ئێوەیە ئەبێ زۆر سوپاسانەکەم بۆ گوێگرتنتان ئێستاش دەست ئەکەین بە خوێندنی وانەی ئەمڕۆمان هیوادارم لەگەڵمان بن. Dear students, please take out your class books because we need class book and please move to page 72 and we have skills time. Okay, lesson 5 skills time, and as usual first skill is reading skill. So here we have this piece of writing which contains 4 parts. Okay, do you see them? It contains 4 parts. It's about what's on TV. Okay, and it says ask the question which TV program would you like to watch and why. Listen and read. First we will listen to the audio, then I'm going to read it for you with explanation. Okay, so now let me play the audio for you and please listen very well. Listening 74. Listen and read. What's on TV? Channel 1. 4:30. Film. Despicable Me. Gru wants to be the best supervillain. When another supervillain called Vector steals a pyramid from Egypt, Gru decides to steal the moon. He adopts 3 little girls to help him with his plan. But how will Gru be able to look after the girls? Channel 2, 5:15. Cartoon. The Simpsons. The Simpsons are a very funny family. They live in Springfield, in the USA. Bart is a naughty boy who plays tricks on people and gets into trouble. Lisa is a very clever girl who plays the saxophone. Homer, their dad, loves eating donuts. Join the Simpsons and find out what's happening in Springfield this week. Channel 3. 6:00. Sport. Italy versus Spain. Don't miss tonight's big game. Spain will play Italy for a place in this year's World Cup final. Kick-off is at 6:20 p.m. at the Olympic Stadium in Rome. Both teams are very strong. Join us live on Channel 3 to find out
which team is going to the final. Channel 4, 7:30. Documentary. The Mystery of the Galapagos. The Galapagos Islands are home to unusual plants and animals, such as giant tortoises and colourful crabs. How did wildlife come to this group of islands? Find out as we explore the islands and meet their amazing creatures. So, dear students, please now pay attention because I'm going to read each part for you, then I'll explain it, okay? Channel 1, as I mentioned before, what's on TV, it's the title, and we have 4 channels. I'm going to read each one. So, Channel 1, it's 4:30 film. Despicable Me. قولي من despicable, it's an adjective, it's like nasty, it means very bad. واتا شتيكي زور خراب، ياخد كاريكي زور خراب. باشا. So despicable me واتا باسي كسك باسي كارك قيزونو ناشنا كاني خوياكا. Gru wants to be the best supervillain. Gru یکی کل سوپرڤیلن کانی ویستی بی بباشتین سوپرڤیلن گولی من سوپرڤیلن وکو سوپرهیرو وای بلام چی کاری زور خراب اکا و تشتی ناشرین و خراب اکا. When another supervillain called Vector بلام سوپرڤیلن کی ترمان هبو که لدجی گروه خوی ناو چی Vector steals a pyramid from Egypt کل ایوه چی بدزه یکی له هرمکانی مصر ببا. Still it's a verb, it means design, and pyramid you know هرمكانة from Egypt ولا Egypt لا ولاتي مصر. Gru decides to steal the moon. Okay, decide also it's a verb, it means برياريدا. Okay, Gru is one of the supervillains and he decided to steal the moon. برياريا كتشي ببا moon ببا مان ببا. He adopts 3 little girls to help him. So he adopts 3 little girls to help him. Adopts واتا بون it's a verb by the way. بون منا كسيك هل بقري توا بخيبي بكي واتتباني بكي بون منا هنزور جار هلا أمنا الله أم دايكو باوكني هل ينقرتو بخيبي ينقردوا لو بابتا قرو هاتشي كر سيكتشي هل قرتوا بو أوي تشي بكن to help him بو يارمتيبن with his plan لتشي يارمتيبن لقل أو بلاني كداينابو أو برنامج كدايرشتبو بو أوي كبسن تشي بكن to steal the moon. Okay. But how will Gru be able to look after the girls? Well, I'm saying, I heard there's a question. Okay, but how will Gru be able to look after the girls? Allah a bit strong Gru betwane agailam sekchave. Basha, so be able a bit strong betwanet to look after. Guliman, ama jarek trish bomrun kruto secht mane. We have look or look at, it means circa. Look for, okay? When you lose something, you have to looking for that thing. And look after when for example your parent they looks after you, right? So look after so here it says how will Gru be able to look after the girl? Okay, it's about channel 1. By the way, it's a film. It's an animation, you can watch it, okay? You can watch it. You can YouTube it. So now let's move to channel 2. So, dear students, let me explain channel 2 for you. We have channel 2, it's 5:15. It's about cartoon. You know what does mean cartoon, we talked about that. The Simpsons. We have The Simpsons. Simpsons, it's a family name. Okay? The Simpsons are a very funny family. So funny, it's an adjective, it means hazali. They live in Springfield in the USA. Springfield. Springfield, it's a city in the USA. America. Bart, here we have a boy and his name is Bart. Bart is a naughty boy. Zor, ajulu haru haja. So naughty, it's an adjective, it means ajul. Who plays tricks on people and gets into trouble. چیکه اچیخ غلطه بخلکه یاری بخلکه و انکات چیو وان لکه توشی کشه بنی خود انکات کشه. Okay, gets into trouble. انکات نو
كيشا. Lisa is a very clever girl. Here we have another character and her name is Lisa. She's a girl and she's a very clever girl who plays the saxophone. كتيكي زور زيركا باشا. clever means زيركا. وشي هي she has got a musical instrument واتا أمريكي موسيقية كأيوشي saxophone. لا يخوش من saxophone هي قولي من. Homer he's another character and their dad. It means Homer he is their dad. What about Kyokia, Bauki, Bartu, Lisa. Loves eating donuts. هذه الأخوارنيتيا دوناتا. لا يخمالين donut. Okay? هذه الأخوارني donuts. So donut it's a type of sweet. Join the Simpsons and find out what is happening in Springfield this week. So join the Simpsons and find out what's happening in Springfield this week. الله توقف بكا ورا تماشي أم كارتونة بكو بيبينا بزان أم هفتة تيرو أدا لخيزاني Simpsons. Okay? أم كارتونة أما وينه كيتي بيموا بهني كيشتان بيني وتانا تناند ميداليا و اشتهي لسر دفتر وشت ويني أمانم بيني ومن بلام خوم تأسس يرم نكردوا بلام هيوام وا أو بتوان سيري أم كارتونة بكن بيموا به كارتونة كي خوشة بيت. Now let's move to channel 3. Okay? So now قولي من we have channel 3 بلام أم بارتين بيموا به vocabulary كي وايد يعني كتو بباشي ليتينا جي. So بوت أخوان مو دواي چند تبني كي بشوك هي لسري بيت علم. We have channel 3. Time it's 6 o'clock. It's about sport. It's about football match between Italy versus Spain. قولي من لزور شوناتو ام في اس و بينيوا ام في اس كل كراو شي فيرس سواتا چون ياري لنيوان دو تيبا اكراتا دجبيك ابن باشا ام في اس واتا دجبيك واتا ايطاليا لدجي اسبانيا واتا Italy versus vs it means versus Spain. So let me read it for you. Don't miss tonight's big game. Spain will play Italy for a place in this year's World Cup final. Kick-off is at 6 p.m. at the Olympic Stadium in Rome. Both teams are very strong. Join us live on Channel 3 to find out which team is going to the final. أما تشيا قولي من ياريكي فوتبول ماتش كلانيوان إيطاليا وإسبانيا كأما وكو ركلامي قوادي آيك وايا الله لستكاجمير أو نو دس بي أكاو إيوش لقل ما نابن بو أوي بزاين كاميان أتشتا فاينل هردو ديما كرشين they are very strong هردو كان زور بقواتن لرا وشي چيم تنها هارلايت كردوا وورلد كاب زاني چي أو جامي جيهانيا دو أما كوركان زور يعني حسن بابتي دولنيام هميان زور شارزعي باشو لمن زياتج لانا شارزابن كيك أوف قولي من لأها لكات ياريا كهردو ديما كلا جيك را وستن لسرتا لناوراسي ساحكا توبكا دائنين أو كيك أوف أو دقيقة أو كاتيكا دس أكري بياريك واتا ستارتين تايما باشا كيك أوف يكم شوت كلي أدريو بيوتشي كيك أوف يكم دقيقة دس بيكا أو كيك أوف كاتالا كيك أوف كي كيا شاشو بيز دقيق بي إما باشا همو بابتكا تنها باسي أويكا فوتبول ماتش كلينوان أو دولاتيو الله لقا مانا بمزاين كي أي باتو now توش لقا مانا ببوي بروين بو كيبو channel 4 okay جوانم let's read channel 4 we have channel 4 it's 7:30 documentary it means this program is about documentary بيشتر باس ماكر documentary تيو يتمالى جياني راستي آجالا كانو ياخر وكا كان أكولتا باشا so it's about the mystery of Galapagos. Mystery it means نهاني. Galapagos it's a group of islands in the Pacific Ocean. واتشيا جروب يكا ياخد كوم الله درجة كن كأكيوت الدرياي همنا Pacific Ocean. باشا قولي من so the Galapagos Islands are home to unusual plants and animals. واتا أمشونا Galapagos وەکو ماڵێک وایە بۆ زۆرینەی زۆری ئەو ڕووەکانە و ئەو ئاژەڵانەی کە هێشتا ئەنیوژوەڵن واتە زۆر فامیلیر نین باشە ینی خەڵک زۆر نایانناسێت زۆر نەبینراون وەکو چی such as giant tortoises باشە giant tortoises چین giant it means زەبەلاح tortoises it means کیسەڵ ئەوەدا بۆ نمونە وەکو ئەو ئێستا ئەمە لە هەموو شوێنێک نییە باشە گوڵی من ئەمە giant tortoises
It's one of them. And colorful crabs وهروها چی تریشی لێ colorful crab واتە قژاڵ دەریایی colorful واتە ئەوانەی ڕەنگاڕەنگن ئێمە لای خۆمان تەنها لەوانەی ڕەنگێک دوانی قژاڵمان ببینێ بەڵام قژاڵ ڕەنگی زۆرە. Okay, crabs. How did wildlife come to this group of islands? Here there's a question. ئەڵێ چۆن ژیانی کێوی wildlife هاتووە بۆ ئەم دوورگەیە. Find out as we explore. ئەڵێ تۆش لەگەڵ مانە realize کە بیبینە باشە as we explore وەکو چۆن ئێمە دۆزیومانێتەوە دەرماخستۆ بۆ ئێوە. The islands and meet their amazing creatures. ئەڵێ وەرە ببینە ئەم ئایلەندە چۆنە و چی تریش لێ ببینە their amazing creatures و هەروەها بوونەوەرە جوان و سەرنجڕاکێشەکانی ببینە. Okay, Guliman. Here now, as I told you before, we have a question. Which TV program would you like to watch and why? So now, if you ask me this question, if you say, Teacher Ashna, which TV program would you like to watch and why? I'm going to answer you. I'll say my favorite TV program or the TV program that I would like to watch is documentary program. I mean, Channel 4. Okay? Documentary programs. Why? Because, here it says why. Because when I watch a documentary program, I can collect more informations, okay, such as animals living and such as unusual plants, something like that. So I would like to watch this channel more because it's my favorite. Why? Because I can get more information about wildlife and about nature. Okay? In general, I would like to get information about nature. So now, you can ask this question to yourself, then answer yourself. Okay? Which TV program do you like to watch more and why? من دڵنیام کە کوڕەکان ئەڵێن ئەمەی سپۆرت. باشە؟ لەوانەیە هەندێکیان بڵێن کارتۆن. لەوانەیە هەندێک لە خوێندکارەکانی تر بڵێن وەکو من بڵێن we would like to watch a documentary. If you look, we have this exercise and it says underline these words in the text, okay, guess their meanings and then check them in the workbook for dictionary. قولي من underline ما نكر highlight ما كردن وكويك من بيشتر highlight مكردوت كاتوش أو highlight كلاي خد أشتواني لناو نوتبوكات بهما شوا بينوسيتوا بوأويك أو شانا لأن هني كان تعصب الموتان بوي زيادة للات بمعناته براكتسي لسركي. Here we have still donuts, violin, get into trouble, kick off, stadium, giant, play trick on. باشا ما بس يوي أمانة بي highlight كي ياخد underline كي إما highlight ما نكردوا بلام نرى يلا then check them in the workbook for dictionary لما ناكي لناو dictionary كلا workbook كذا هن لكوتاي كتبي workbook كذا كان page كتياو كو dictionary واي أتواني تو معنا كاني لبه دربني هر كان من معنا كاني شيم بيوتيد. exercise معنا read again and complete the sentences. من بودنا نوسم بلام هربا orally بيت علم. For example, look at number 1. Gru wants to steal the moon, right? Number 2. Gru needs the little girls to help him with his what? With his plan, right? 3. Lisa Simpson plays what? Plays piano, guitar, or saxophone. Plays a saxophone. 4. Homer Simpson is Bert and Lisa's brother, uncle, or dad. Of course, he was Bert and Lisa's dad. So write down that. The match starts at look. The match starts at 6 p.m. So you must write down this time here. Okay, here, number 5. 6 and last one. The Galapagos is a group of Galapagos Vasmanker. It's a group of mountains or it's a group of islands. Of course, it's a group of islands. So the Galapagos is a group of islands. You must write down islands here in this sentence. And now, please, let's move to study on the workbook because I would like to give you some homeworks there. Now move to page 67 on the workbook because this page will be your homework. Okay? It's about lesson 5
And we have some exercises. You must do them by yourself. Exercise says 1. Order the letters and write the words. Like the first example, Chia, Mushana, Tekalu Pekali Kurdo. You have to order the letters to make a correct word. Then put it into the spaces. Here we have this exercise. Write using the words above. Ata Mushani Sero Katora Khsnawa order Kirden Chaka Kirden and Heni, it depends on the meaning. Lamboshana Bakarian Anito. Pasha Guliman. Last one says, read the class book, answer the questions. We have 6 questions. You must answer each question. Question number 1 says, which program was about a funny family? The cartoon. So you have to answer the rest questions. That's all for today. Okay. تكايا هوموركا كان تامكن هكو بيشتر عمل جنبيا ام هوموركا ام بيجلا جير ام فيديو دا دابنين نك دواي دوسي روجي كابتن امام بو دابنين سباس تانكم و اگتان تندرستي خوتان بكاتيكي شاد باي باي